دوای سی خۆپیشاندان و زیاتر لە 10 کۆبوونەوە لەگەڵ حکوومەت و حیزبەکان مامۆستایان نەیانتوانی خواستەکانیان لەسەر گۆڕانکاری لە سیستەمی موچە بە حکوومەت بسەلمێنن. 2 مانگ بەسەر وادەی دوایین خۆپیشاندانی مامۆستایان تێپەڕ دەبێت. ئێستا مامۆستایان داوای پێدانی دەرماڵەی هاندان دەکەن. ئەو مامۆستانەی کە لەگەڵ سەرۆکی حکوومەتدا کۆبووبوونەوە دەڵێن نێچیروان بارزانی پێی وتون حکوومەت 1 قڕوشی لە باغەڵدا نییە، ئەگەر پارە هەبوایە پێمان دەدان. ئەمە باوەڕمان وایە حکوومەت دەرێن پارەی زۆری هەیە و حکوومەت دەرێن بتوانێت کێشەکان چارەسەر بکە، بەڵام بەڵێن نادا لەبەرەوەی فشارە مەدەنیەکان بێنرخ بکە و جێبەجێشی ناکا بۆ ئەوەی خەڵک ڕابێنێ لەسەر کەم داوامکردن بە موچێکی کەم و خەڵک ڕابێنێ لەسەر کۆی لەبوون، چونکە تۆ لە هەموو دنیا کۆی لە ئەوەیە کارێکی زۆری پێەکەی بەرامبەر بە پارەیەکی کەمیان پارەی پێنادەی. حکوومەت دەرێن هەردووکی کردووە. حکوومەت بەڵێنی بە موچەخۆراندا بوو دوای ئاساییکردنەوەی دەوامی خوێندن دەست بە دابەشکردنی دەرماڵەی هاندان دەکرێت، بەڵام مامۆستایان دەڵێن تا ئێستا هیچ پارەیەکیان لە حکوومەت وەرنەگرتووە. ئەوان دەڵێن لەبەر 2 هۆکار کۆتاییان بە خۆپیشاندان هێنا، یەکەم لەبەر بەڵێنی حکوومەت بۆ چاکسازی و پێداچوونەوە بە سیستەمی موچە و دووەمیش بەرژەوەندی قوتابیان. ئێستا کە حکوومەت پابەندی بەڵێنەکەی نەبووە، ئەوان دەڵێن ئامادەکاری دەکەنەوە بۆ سەرهەڵدانەوەی خۆپیشاندان. خوێنەوە بۆ واکەین جارێکی تر ئەگەر داواکاریەکانی مامۆستایان بەم شێوازە جێبەجێ بکرێ بەم شێوازە حکوومەت سستی تیا بکات و هەر ڕۆژەوە بەڵێنەکانی نەباتە سەر بە تەکید لە هەنگاوی داهاتوودا بیر لەوا دەکەینەوە کە میکانیزمی جیاوازتر بە میکانیزمی جیاوازتر بە شێوازی جیاوازتر بە ڕێخستنی فراوانتر بینەوە سەر شەقام. لە ڕاستیدا دەرماڵی هاندان بووە بە دێوزمێکی زۆر گەورە، زۆر بەداخەوە کە ئەوەنێش ڕێژەکەی کەمە بەقەد 1 سەعاتی شەوێکی بەرپرسە گەندەڵەکانی ئەم وڵاتەیە کە یاری بە چارەنووسی مامۆستایان و فەرمانبەرانەکەن. ئەو شەقامەی 2 مانگبەر لە ئێستا مامۆستایان گربوونەوەیان لێ ئەنجام دەدا. ئێستا تەنها هاتچۆی ئۆتۆمبیلی تێدا دەبیندرێت. ئەوان بۆ لابردنی سیستەمی پاشەکەوتی موچە و دەرماڵەی هاندان زۆریان لەگەڵ حکوومەت داوت، بەڵام سوودێکی ئەوتۆی نەبوو. دوجار مامۆستایان ئاڵای سپیان بۆ حکوومەت هەڵدا و گەڕانەوە نێو هۆڵەکانی خوێندن. لە دوایین کۆبوونەوەی لەگەڵ مامۆستانی ناڕازی سەرۆکی حکوومەت پێی ڕاگەیاندبوون کە گۆڕانکاری لە سیستەمی پاشەکەوتی موچەدا دەکات و هەروەها پارەی هاندانی مامۆستایانیش دەدات. بەڵام ئێستا کە خۆپیشاندانەکان نزیکەی 2 مانگە کۆتایی پێهاتووە، هیچ کام لەو بەڵێنانە جێبەجێ نەکراون. ئێستا هەرێمی کوردستان بە قەیرانێکی دارایی قوڵدا تێپەڕ دەبێت و چارەنووسێکی نادیاری هەیە. ڕامێ ڕسمان کەناڵی ئاسمانی پێیان سلێمانی.